داوا لە بەشەر نەکرێ فەلیەستەجیبوا لی بەڵام خی گەورە فەرمێ با ئەوان جوابی من بنەوە وەڵامی پەیامەکەی من بنەوە لەسەر حەق بن لەسەر ڕاستی بن لەگەڵما لەسەر منهەجەکەی من بن ئێمە زۆر جار گلەی یەکەین ئەڵێن خوایە ئەگەر تۆ خوای با من لەم ئیمتیحانانەی ئەخیرا با دەرەجەی تەواو بێنم خوایە با لە شەشایەکەم بم خوایە ئەگەر تۆ خوایت ئەوە مناڵەکەم بۆ چاکەرەوە خوایە ئەگەر تۆ خوایت ئەوە لەم کرێچیە ڕزگارم کەوت دەرم بکە خوایە ئەگەر تۆ خوایت ئەوە لەم سژنە بمهێنە دەرەوە و کێشەکەم بۆ حەلکە سبحان الله ئێمە دەین پێش ئەوەی کە وەڵامی خوا بینەوە خوا تاقیەکەینەوە کە لێمان قەوما ئینجا زۆرمان بۆ دێ و پەنا ئەبین ئەڵێن خوایە ئەو مشکلەیەمان بۆ حەلکە بۆ ئەوەی کە بزانین کە تۆ هەیت بەڵام پێش ئەوە ئێمە هەنگاوێ نەچوین بەلای خواوە وەڵامی خوامان نەیاوەتەوە هەتا وەکو خوای گەورە وەڵاممان باتەوە بۆیە فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی ئەبێ وەڵامی خوا بینەوە و بچین بەدەمێوە لعلهم يرشدون هەر کاتێ وەڵامی خواماندایەوە خوای گەورەش وەڵاممانەداتەوە لەبەرەو شتەکە لە مقابلایە خۆشەویستەکەم تەسەوڕ نەکەیت دڵێکی غافڵ دڵێکی دوور لە خوات هەبێ هەروە بە ئاسانی دوعا بکێڵی خوایە منە چەند ساڵە دوعاکەم باشە دوعامان بۆ قبوڵ نابێ قەت پرسیاتان لە خۆتان کردووە ئەم هەموو مامۆستا بەڕێزە ئەم هەموو خەڵکە ئەچنە دەشتێک جلەکانیان هەڵەجێڕنەوە دوعا ئەکەنە پاڕێنەوە تکە بارانێ ببارێت تکە بارانێ نابارێ بۆ پرسیاتان لە خۆتان کردووە پرسیامان لە خۆمان کردووە با هەمومان بڵێین بۆ دوعاکانمان قبوڵ نابێ لەبەرەوەی کە هەتا ئێستاکەنە ئێمە نەمانتوانیوە لەگەڵ خوای گەورەیە ئەو نەڕازگۆ بین هەتا وەکو خوای گەورەش وەڵامی دوعاکانمان باتەوە